پرسیاری هاوڵاتیش ترمان بۆ هاتووە دەڵێت تەمەنی 9 مانگە شیری دایکی ئەخوا کێشی 9 کیلۆ 200 غرامە کوڕەکەم زۆر خەوی کەمە نازانم چی لێ بکەم سەعات 5 و 6 بەیانیە خەوێ کچەکەشم هەروە بوو خەوی زۆر کەم بوو ڕاستی ئەم جۆرە کێشەیە وەکو دایکی باسی کردوە تەمەنی 9 مانگە و شیری دایکی ئەخوا کێشی 9 کیلۆ 200 هەموو ئەم شتانەی تەندروستە بەس ئەو بەشەی دووەمی ناتەندروستە کە دەڵێت مناڵەکەم خەوی کەم و 5 و 6 بەیانی دەخوێت بەڕاستی ئەمە پێی ئەوترێت تێکچوونی سووڕی خەونەک ئەوەی کە مناڵەکەی بەپێی ئاماژەکان بێ کێشەیەکی تری زۆر قورسی هەبێ لەبەرەوە ئامۆژگاری و دایک و باوکانەکەم بۆ ئەمیش و بۆ هەموو دایکان و باوکانی تریش تا بۆیان نەکرێ مناڵەکانیان هەوڵ بدەن لە دوای تەمەنی 6 مانگیەوە بە تایبەتی 6 مانگ ئیتر بەرەو سەرەوە مناڵەکانیان دەبێ سووڕی خەویان بۆ ڕێکەنەوە چونکە وردە وردە خەوی منداڵ کەم دەبێتەوە بەواتایەکی تر منداڵ ئیتر تا بۆی ئەکرێت لە ڕۆژە کەمتر بیخەوێنێت بۆ ئەی خەوی شەوی ڕێک بێ و شەوانیش هەوڵ بدات تا بۆی ئەکرێت زووترین کات منداڵەکەی بۆ نمونە لە سەعات 8 یان 9 هەوڵ بدایتر منداڵەکەی بخەوێنێت